نظام کشی جوازی کردن کی کوتاهی زور ما مسایل سردما فکرنی خوانی دفرشن من تاوەکو ئێستا کوڕە هەژارێکم نبینیوە خۆ پێ لە مامۆستا بکە و لەسەر هەژاری خۆشیان ڕشیان فێڵ بەڵام ئاخ کە دنیا واری هاتووە هەندێک مامۆستا خۆ پێ لە کوڕە هەژاران دەکەن دنیا خۆی پیشاندۆتەوە لە هەژاران بەڵام هەژاران دەیانەوێت دنیا قەرزاری خۆیان بێگومان ڕۆژیوانیش دیارە چاوچنەوەک ناتوانێت فێڵ لە چاوکراوە بکات هەرگیز ئەو کەسەی فێر لە وڵات بەرەو پێشکردن بکات فێر لە هۆشی ئایندە دەکات ڕۆژێک دادەیە فێر لە مێشی خۆشی دەکات هەروەکو شاعیر کاروان دەڵێت گەر زمان درێژ بێ لە خوێنی کەسانی دەگەڕێ کە شایستەی ئاگری بەربای بترسێنێ زمان ناچێتە ژوورەوە هەتا خوێن نەبینێ لە هەردوو چاوی سەر زمان کەسێ نییە ڕازی بێ ئەها بۆ ئەم ژیانە زمان لەسەرەوە دەچپێنێ ناچارم مەکە تیژی بزماری بۆ زمان بنێرم زمانی درێژ دەڵێ من بە هەژاران فێڵم وا باشتر دەست لە کارەکەت کێشەوە بەڵام ئاخ کە دنیا واری هاتووە هەندێک مامۆستا خۆ پێ لە کوڕە هەژاران دەکەن بێگومان ڕۆژیوانیش دیارە چاوچنەوەک ناتوانێت فێڵ لە چاوکراوە بکات من زۆر هەڵەبووم من بەبێ موچەی زانکۆ چۆن چۆنی کرێ خانوو بدەم چۆن ژیانی ڕۆژانەم بەڕێ بکەم چۆن پارەی قوتابخانە و خواردنی بەسۆز پەیدا بکەم خوایە گیان ژیانم کورت بکە خوایە گیان تەمەنم کورت بکە خوایە گیان من پێ لەو هەڵەیە دەنێم خوایە گیان نازانم بۆ ڕقم لە هەژارانە خۆ هەژارانیش خۆ دروستت کردوونە گەر بە سۆز نەبا خۆ من بەو ژیانە دڵخۆش نیم هەر ئێستا خۆم دەکوشت هەر ئێستا بە سۆز تۆ دێکرین قوتابی لە پۆلەکەت
بەڵێ من زۆرم خێن دڵنیام تۆش وەکو باوکت خێنەوەکەت بە فیرۆ دەچێ ژیان تۆ زۆر گرانی ڕۆژگار تۆ زۆر گرانی ئاخ ئاخ ئای بەسۆز نازانم باوکی تۆ بۆ هێندە بێزار نازانم نە بە خۆم ژیانێک دروست بکەم نە بۆ تۆ خۆگەر من زەنگین بام دڵنیام ئێستا تۆش چوار دایکتە بوو هەر لە دایکێک جوورە لێدانێکت بۆ ئامادە دەکرا کەوایە بەسۆزی کچم تۆ لە کچە هەژارانی دایکێک بۆ تۆ بەسە دایکێک گەرنە دایک بێدایک بی بەسۆز چێ هەیە لە مامۆستا زیاتر بیکەی بە دایک و باوکە وا لە بیرڕوم ڕوونە ناتوانم پارەی قوتابخانەش بدەم ژیان زۆر گرانی ڕۆژگار تۆ زۆر گرانی ئەو کەسەی فێر لە وڵات بەرەو پێشکردن بکات فێر لە هۆشی ئایندە دەکات ڕۆژێک دادەیە فێر لە مێشی خۆشی دەکات وەرە تااقەت هەبێ دیسان بڕۆ لە بەشە ناخۆیەکان تەماتۆڕن ئامادەکە خۆ بە تەمانی خزمەتکارێکیشت هەبی هێ دیگیاوەرە دەستاوی سارا بخۆ لە بەشە ناخۆیەکان وا دەزانی گۆشت جوژکە هێندە بە تام و بەموە وا بزانم مامۆستا کامەران لە خۆی تێکدا جارێشتر لە کولیژ نایبینینەوە وای زانی سیروانش وەکو ئێمە کوڕە هەژارە باش ئێمە دەبێت تاکەی ئەوە بە هەژاری بمێنینەوە یاخود تاکەی دەوڵەمەندان وەکو بەندەی خۆیان سێرمان بکەن نازان ئێمەش وەکو ئەوان مرۆڤین بەڵام خی گەورە مرۆڤی هەژاری خۆش ئەوێ ئەو دەوڵەمەندانە هەرچێکیان بێ دەیکەن و دەیخۆن و دەیکڕن دەتوانن من و تۆش بە پارە بکڕن بۆ خزمەتکردنیان و هەروە هەژاریان خۆش ناوی و ڕقیان لێتی بە چاوێکی سوک سەیری هەژاران دەکەن بەڵام ڕێژەیەکی کەم لە نێو دەوڵەمەندان هەیە کە هەژاریان خۆش بێت و ڕێزی لێ بگرن ئەم کێشەیەش تەنیا لە وڵات ئێمەدا سەری هەڵ نەداوە بەڵکو لە زەربەی وڵاتانی جیهاندا هەیە ئەو ڕۆژە محەممەدی هاوڕێمان وتی سیروان هەرگیز لە مامۆستا کامەران خۆش نابێت چونکە گەر من پاسەوانانم نەبردبە ئەوە ئەوان نیان دەتوانین لە دژی باوکم بوەستن مامۆستا کامەران بووە هۆی لە ناوبردنی باوکم زۆر سەیر دەبێ ژیانی خۆی چۆن بەسەر ببات خۆی وە هەژارە مەبەستت مامۆستا کامەرانە وانە سەوانانی خوارێ خۆش بوو باوکی سیروان چیان لە مامۆستا کامەران کرد نەیتوانی بەرەنگاریان ببێتەوە ئەگەر وەرزشکار بووایە لەوانەیە وەڵامیانی دابایەوە ناخێر مەرز نییە
سڵاو ئاسە چاوە چەکەم تایەتی تەمەنی چەندە؟ 15 ساڵێتی بیرم چوو نەخۆشەکە دایکت بێیان باوکم کوڕم کچم خۆ کچەکەی لە ماڵەوە ترشاو پارەکەی دراوە بەڕێز کێ بوو بۆچۆ ڕۆی جا ئێمە چ زوانێکە جێ بواوە پارەدانی بۆ من لە تەمەن کەم بکاتەوە چونکە من هیچ کاتێک لە کۆلێژ بەرژەوەندی هەژاران نەویتۆ خۆش بژاری لە ناگەڕ هەڵی لە پارەکەوە بگرەوە مامۆستا پارەکەی نەگرەوە من هەرچێک بکەمێش ناقەزاری تۆ من وەکو مامۆستایەک سەیری تۆ دەکەم دەبێ بڕۆم هەر ئێستا بۆچی وا بە پەلە ئەوەی ڕاستی بی دەمەوێت خۆم نانووز بکەم لە وەرزشی بەرگریکردن زۆر حەزم لێت دەکرێت من مەشقی تایبەتی فێر بکەم ناکا بڵێ من وەرزشکاری بەرگریم کردووە ئەم وەرزشت کردی بێ من خۆم نانووز ناکەم ئەی بۆ ئەو ڕۆژە باسەوانانی باوکی سینەوەیان بەسەر بەرامبەری چەک بەرگری ئەی سرم ئەو باوکم بۆ نەهاتەوە ئەی دەڵی دەرگایە چی خۆم بسوز تۆ لە خۆشی بڵاتوێ فەرمانم بۆ هێناوی بسم الله ئەو ڕۆژە کام لە هەڵاتوە ئێمە بۆ خۆمان هەژارین جانۆری میوانە کچی خۆ ڕسۆل ماڵ بە میوانەوە جوانە لەمەولا بیرم وایە مێشکم بگۆڕ باوکە دەڵی بارانی میهرەبانی توێ گرتوتەوە ئاوا دڵت بە میوان خۆشە جەرگی شیری ئەو ژۆکو ئێمە کوڕە هەژارە مابێکتان مناسە ئەو ژۆکو ئێمە لە منەماڵەیەکی هەژار لەدایک من هەرگیز نامەوێت کوڕە هەژاران بناسم بازارێکتیم شوێکتی کچی شیرێنم فەرموو کچم گوێم لێ بگرە سوود لە ئامۆژگارەکانی باوکت وەربگرە تەنانەت هەژاران یەکتر دەناسن کچی جوانی باوکە خۆزیلەکەی بە گەورەی بچووکی نییە بەس نێوانی هەژاری دەبەسا ڕۆڵە هێدی ئەزانم باتر تەنگی ببینی بەسۆز نەخێر مامۆستا هەژاری منی ڕاهێناوە بەرگەی هەموو ناخۆشیە بگرم وا دەزانێت چیرۆکی مەلا مەشهوری بۆ دەژێنمەوە ئۆ چەند بێت چاوە ئەگەر زەنگین بام هێشتا چیرۆکی ڕسواکردن تەواو نەکرد بۆ من ڕۆیشت بووم بەسۆزخان هەرچیەک بڵێ لام ئاساییە چونکە چارەنووسمان وان وسراوە لای پەروەردگار کچم بەم جۆرە پێوازی لە میوانی باوکت دەکەیت هەر ئێستا دەرمانەکان خۆباتایەکە نەزم بێتەوە ماوس پرسیارەکەم لەجێیە ئافرین هیچ کەم و کوڕی دانیە فەرمودانیشە ئازیزە چێتر دەزانێ ئەم هاوکێشەیە شیکار بکات هەڵسە سازگە وا دیارە لە ماڵەوە باشتر نەخوێنەوە فەرمودانیشە مامۆستا هەڵەکەی سازگار چی بوو بۆمان ڕۆنکە فەرموو لە جێگای خۆت دانیشە ڕێناسخان فەرموو تۆ هەڵسە شیکاری بکەوە منیش نازانم مامۆستا شیکارەکەی زۆر گرانە لە بۆ هەرزان بکەم بکەمە 250 بۆ دەست پێوە نازانم ئێوە لە چیتان کەمە بۆ ناخوێنن کەسێک نییە لە ماڵەوە وانەتان پێ بڵێتەوە بەخوا دایکم باوکم بەبێ بڕوان نامەدا مەزرا ئەسڵا هەر خوێندەوەشیان باشمێنن خۆ دەزانم پارە بژمێنن دانیشە بەسۆز باسی تۆش خۆ نخینەوە نییە نەخێر مامۆستا باوکی من مامۆستای زانکۆیە بزانم بۆی زیرێک بوونی تو بەسۆز بۆ چ دەگەڕێتەوە بەڵکو قوتابیەکانیش هەندێک سوود لە ئامۆژگاریەکان وەرگرن بەڕاستی بەسۆز تۆ قوتابێکی زیرەک و ئازیزی نمونەیی کوردستان مامۆستای بەڕێز من هەموو کات پشت بەخوای گەورە دەبەستیم باوکم وەکو هاوڕێیەکە بۆ من
لەگەڵ ئێوەی ڕەنگین. باوکم لەوانەکان پێداچنەوەم لەگەڵ دەکاتەوە، ڕۆژانە دەستی دایکانم بەسەردادێنێ. من خۆم بە قەرزاری کات دەزانم، چونکە کات لێمە زۆر گرنگە. دەترسێم ڕۆژانێک دابێ باوکم دەست بە گۆتان بگرێ، پشتی بچەمێ، دەبی بیلۆش بکەمەوە، ڕۆژانێک باوکم بەخێو بکەم. ڕۆژانێک من دەبم بە دایک، خاون منداڵ، دەبێ ئەرکی دایکانە بگێنم بۆ منداڵەکانم. سەری باوکم بەرز بکەم، چونکە پەروەردەی منداڵ زۆر گرنگە. ئێستاش ئێمە وەکو منداڵێکین، بناغەی دەوڵەت منداڵە، ژیانەی وڵاتیش ئێوە نەمامۆستا. ئەگەر بێت و ڕۆژانێک سربەشانی باوکم نەکەم، ئەی چۆن قۆناغی ژیان پێک بهێنم؟ ئەی وەکو من چی دەکەن؟ من لە ژیانێکی ڕەشی وێبەختم، لێ بێدایکم باوکم ڕۆڵی دایکیشم دەجێڕێ. ئەی پێتان وایە ڕۆڵی دایکم پڕ بکرێتەوە؟ ئەی دایکم مابە دەبا زۆر لەوەی زیرەکتر بام. گوناحنیە ئەو کەسێک کە خاون من دایک و باوکە کارتی دەرنەچوونی بکاتە پێشوازی دایکی؟ ئاخ ئاخ، خۆزگەم نیش ئێستا لە قوتابخانە جوانەکەم کە گەڕامەوە پارۆنانێکم لە دەستی گەرمەکەی دایکم وەرگرتبایە. کەمێ بۆنی قوتابخانەکەم بۆ دایکم بردبایە. دایکم لێمی پرسی بایە بە سۆزەکەم ئاڕ و مامۆسەکان لێ ڕازی بوون لەوانەکانت؟ منیش وەڵامی دایکم دابەوە، دایکی شیرینم، مامۆستای پایەبەرز منی دەرهێناوە ئامۆژگاری گشت قوتابیەکان بکەم. وەڵامی دایکم ئەوە بە بەڕاستی بە سۆزی دایکی خۆتی. دایە گیان، دەبێ ڕۆژێک بتبینمەوە. دایە گیان، دەبێ ڕۆژێک بتبینمەوە. دایە گیان، دەبێ ئەم کتێبانە مێژووی سیستمی زۆر کۆنا، بەڕاستی ئێستا وڵاتی ئێمە زۆر بەرەو پێشچووە. ڕاست دەکەی مامۆستا، بەڵام ئەدی وڵات بە نووسین و کتێب بەرەو پێش ناچێ؟ بەڵێ بەو شتانە بەرەو پێش دەچێت. دەباشە مادەم وایە وڵاتی ئێمە هێشتا بەرەو پێش بچێت. ئەدی وانە؟ ئافرین، دەبێ وابێ. دەباشە مامۆستا، ئێمە دەمانەوێت وڵاتمان هێشتا هم بەرەو پێش بچێت. ئەدی وانە؟ ئەلو دەرونی گۆڵ، چۆنی گیانەکەم؟ من باشم، تۆ چۆنی؟ منیش زۆر باشم، لە شوێنێکی زۆر خۆشم. ئەی تۆ؟ هەروەها منیش لە شوێنێکی زۆر خۆشم. دەی باشە بەیانی من و تۆ ناچینەوانیشی بەیەکەوە دەچینە شوێنێکی زۆر خۆش پێت چۆنە؟ باشە، چۆن پێ باشە واکەی؟ باشە جارێ بای کارێکی خۆش. بای، زۆر ئاگاداری خۆت بە. باشە چۆن نەچوانیژین؟ بۆم هەرە مامۆستا. من هەرێستا وتم وانیژین بۆ تۆ زۆر گرنگە. نەخێر، دیوارش بۆ من گرنگە. مامۆستا ئەم پرسیارە بۆ من لێگەڕێ. ئەمانە هەموو کوڕە زەنجینن، باوەڕ ناکەم وەڵامی ئەم پرسیاریان لە هەبێ. ئەتوانم وەڵامی ئەم پرسیارە بدەمێ؟
جارێکی تر بەبێ دەستبەرزکردنەوە قسە نەکەی. من مافی خۆمە هەستمەوە بەبێ دەستبەرزکردنەوە. تۆ تاکو هەبوون هەبێ ئاگات لە نەبوون نییە. چەند جارێک دەستبەرزکەمەوە تۆ من هەڵناستێنی. من سەرمەسەریم زۆر بینیوە. بۆنی خۆشم هەرگیز نەکردووە. چاوی من تەنیا دیواری بینیوە. نەک وەکو ئەمانە سێژەمە خوددانیان گوێشت بێت و خواردنەوەشیان هەنگیم بێت. تۆش وەکو مامۆستا کاروان بە هەژاری دەپیوانیە مادام چەداوە گەورەیە سێری دیوار کە باسوور لە دیوار مامۆستا دڵی خۆت توند مەکە لە بیرکە. پێم ناڵێ ئەو کچەت بۆ ئەوەندە سەرگەرم بەنازە. کوڕم هێدی ئەزانم بە سۆزدڵی ئەشاندی بەڵام لێی مەگرە ئەم کچەم پێدای گەورە کردووە نازێکی زۆرم داوە. ئۆی من دەمەوێت دایکم قەلەو بکەم بسکێتێکی گەورەی بۆ بکڕم. بەڕاستی مامۆستا تۆ ڕێگەیەکی زۆر گرنگت لە پێشە. مامۆستا باوکی ئیسرا دوژنی هەیە. باوکە زۆرم خۆش دەوێت. زۆر زۆر. هێستاش دەبێ وا بیر بکەیتەوە هەر دکتۆری باشە کچم؟ باشە ئەگەر خاوەنەکەی پەشیمان بووە.